ئێمە وەکو سەعیبیا و پێشەنگایە ئیمە مەرکانات و جوانکاری عەدیقە و پارک و شتی و ها دەفرۆشین لۆ دڵخۆشی خەڵک. ئێستا لەبەر ئەو ڤایرۆزە و لەبەر ڕووتێکردنی ئەو نەخۆشیە کە لە ئەو ڤایرۆزە پێدەرێن بەڕاستی بازاڕەکەمان زۆر وێران و خراپی کردووە. ئەو موادەی کە لۆمە دێتن ئەم موادە لە ئێرانە بەدەینی ئیسرات دەکەین، لە تورکیا ئیسرات دەکەین، لە سینگ ئیسراتمان لۆ دێتن، لێرە بە خۆمان تەسریعاتی دەکەینەوە. ئەو گۆزانەی کە لەگەر باران و گەرما و سەرما و ئەوە شتێک دەچێ ئێمە کە لە تورکیا دێنی لە ئێران دێنی بە تەسلیحاتی دەکەینەوە. بۆ نمونە ئەو گۆزانە تۆزێ ڕەنجی دەڕوا ئێمە چاچی دەکەین، یان مشتریە ڕەنگێک داوا دەکات لەسەر تەڵەبیاتی و ئەمە دەتوانین ڕەنجی بکەین و چاچ بکەین. طبعا دوای ئەوەی حالەتێکی توش بوون بە ڤایرۆسی کۆڕۆنا لە قەزای ڕواندز تۆمار کرا، ئەمڕۆ تیمەکانمان بە سەرپەرستی بە ڕێز جەنابی قایمقامی قەزای ڕواندز هاتین سەردانی گەڕەکی پاشای گەورەمان کرد کە بە کاولۆکان ناسراوە لە قەزای ڕواندز بۆ ئەوەی ڕێکاری پێویست بگرینە بەر بۆ کۆنتڕۆڵکردنی زیاتری ئەم ڤایرۆسە. دوای حاڵەتێکی نوێ نەخۆشی کۆڕۆنا لە قەزای ڕواندز ڕوویدا، ئێمە وەکتیبەکانی بەگشتی شاسایان ڕواندز هەستن بە ئەرچی خۆمان ئەویش بەڕشان و تاقیمکردنی گەڕەکی پاشای گەورەیە بە مەبەستی ڕزگاربوون لەو نەخۆشیە، ئەویش بە مادەی دژە ڤایرۆس. بەخێوکردنی هەنگ لە دەرەوەی شار کارێکی زۆر باشە، چونکە واکە هەنگەکە لە 100% سروشتی بێ، چونکە بەخێوکردنی مێشنگ لە ناوشارە چۆن بڵێ ئاستێکی خراپ بە کوالێتی هەنگەکەی ئەیە لەبەر دوکانی ساردەمەنی و پاقلاو ئەو شتانە، چونکە هەنگەکان ئەڕۆن لەوێ شی لە شتێنن پشت نابەستن بە هەڵاڵی گوڵوشتە ئەو گوڵانەی کە لە دەشت و دەرە هەیە. ئەو گوندەی ئێمە و ناوچەی ئێمە گوندی کەڵۆش و ناوچەی قەرەداغ شوێنێکی لەبارە بۆ بەخێوکردنی هەنگ و پێرارەکە تقریبا نیوتەن هەنگوینمان بوو هەنگوینی دەرەجە یەکی خاڵس و کوردستان بەگشتی زۆر لەبارە بۆ هەنگ